سەرنجام باش بە ناوی گروپی کۆمپانیەکانی قەیوان و بۆرد و ڕاگرایەتی و مامۆستایان و فەرمانبەران و سەرجەم ناوەندە پەروەردەکان و فێرخوازانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەمگەلی کورد و عێراق دەکەین. ئەمڕۆ بۆ ئێمە وەک ئەو مێژووە دڵتەجەنانەی ترە کە هەرگیز لە بیری خۆمان و نەوەکانمان و مێژوومان ناچێتەوە، چونکە ڕۆڵەیەکی بە ئەمەک و سەرکردە و سەرۆکێکی بێوێنە لە ناوچەکە و کەم وێنە لە جیهاندا لەدەستداوە. مامجەلال بەو مێژووی کە لە خەباتی شاخ و دواتر لە خەباتی سیاسی لە عێراقدا پراکتیزە کردووە، ئەو پەیامەی بە تەواوی خەڵکی کوردستان و عێراقدا کە تاکە سەرۆکە لە عێراقدا توانیوەتی بە عەقڵەتێکی مۆدێرن و سیاسەتێکی حەکیمانە و بە چاوێکی سەرۆکانەوە پارسەنگێک لە نێوان تەواوی خەڵکی عێراقدا دروست بکات. ئەم چەند ساڵی دواییش گەواهی ئەو ڕاستیان. بۆیە لەم ڕۆدا بەدڵ و بەجان ماتەمینی خۆمان بۆ جانی پاکی مامە ڕادەگەێنین و بەڵێنێکی مامەیانش دەدەین کە درێژە دەری خەباتەکەی بین تاوەکو ڕۆحی ئارامتر بکەینەوە. مادەی بێخەڵ لە ماڵ ئەوای سەرکردەیەکی گەورەی گەلەکەمانە بە چەند کار و چالاکیەک کە لە ئاز گەورەی ئەو سەرکردە مەزنانیە بەشداری ئەو ئازارە بە سوێی کوردستانەکە. بەڵام منەڵم ماڵاوایی ناکە، ڕابەری کوردایەتیە، هەوێنی ئاشتی و تەباییە، سەرکردەی هەر چوار پارچەی کوردستانە. لەم پایزە ئێمە وێڵناکە. بۆ خوێندنگایکرم قەزازی کچان، ئێمڕۆ ڕۆژێکی زۆر ناخۆشە بۆ هەمومان بەهۆی کۆچی دوایی مامجەلالەوە سەرکردەی کورد سەرکردەکەمان هەمومان زۆر خەمبارین بە مامۆستایان بە خوێندکاران بە ستافی کارگێڕیەوە پرسە و سەرخۆشی خۆمان دەنێرین بۆ هەموو کوردان بۆ بنەماڵەی بەڕێز مامجەلال سەرخۆشی لە خۆمانەکەین.